ڕۆژی شفتە کاکە ئالێرا بەیاننامەی یەکێتی سندیکاکانی کرێکارانی کوردستان بە بۆنەیەکی ئارەوە پێشکەش دەنابتانەکەین. کرێکارانی بیر و باز و ڕۆژی یەکی ئارتان پیرۆز بێت. بە مەبەستی هێنانەتی خواستەکانی کرێکاران کە گرنگترین چینن بۆ بدیاندانی کۆمەلگا و پێشخستنی ئابووری ژیانێکی شایستە بۆ ئێوەی کرێکاران و بەدیهێنانی خۆشگوزەرانی بە ئەرکی هەمیشەیی خۆمان دەزانین. بەرگری مافەکانتان بین بۆیە دووپاتی دەکەینەوە. تا بەدیهێنانی ئامانجەکانتان فشار دەخەینە سەر وەزارەتە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی ئاوڕێکی جددی لەم چینە گرنگە بدەنەوە. بە دەرکردنی یاسا و ڕێنمایی تا لایەنی کەمی بژێوی ڕۆژانەتان دابین بکەن. بۆیە دەمانەوێت هەموو لایەک لە کاری ئێوە ئاگادار بکەینەوە لە نەهامەتی و بەرەوڕوخانی ژێرخانی ئابووری و برسیبوونی ئەم چینە گرنگە کە بە دروشمی ئەبێ لە خەمی نانی ئەمڕۆ بۆ بژێوی ژیانی سوێدا بن. بەڕێزان، لای هەمووان ئاشکرایە کە چینی کرێکاران هێزێکی کاریگەر و سەرچین لە ئاوادانکردنەوەی ئەم نیشتیمانە. بەڵام بەداخەوە ئەم چینە وێرای ئەرک و ماندووبوونێکی زۆر تا ئێستا بێبەشن لە زۆر مافی ڕەوای خۆیان سەرباری ئەوەش ڕۆژانە تووشی ڕووداوی کار و مەترسی تەندروستی و بێکاری دەبرمەوە لە ناوەندەکانی کاردا. کە لە ساتە وەختێکا لە کوردستان یادی یەکی ئار دەکەینەوە وڵاتەکەمان لە دۆخێکی ئابووری نالەبار و کارەساتێکی مرۆیی تەندروستی ڤایرۆسی کۆرۆنا بوونی هەیە، بەڵام ئەمانە نامانوەستێنێ. بۆیە جارێکی کە جەخت لە ناوەڕۆکی یاداش نامەمان بە ژمارە 75 لە بەرواری 8 چواری 2020 و بەلاغی بەڕێز پارێزگاری سلەیمانی کە پاڵپشتی یاداشتەکەی کردووە لە 21 چواری 2020 دەکەینەوە بۆ جێبەجێکردنی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی. بۆیە بەردەوام دەبین لە خەباتی پیشەییمان بۆ بەدەستهێنانی ئەم خاڵانەی خوارەوە. هێنانی کرێکاری بیانی لەلایەن خاوەن کار و کۆمپانیاکان سنووردار بکرێ و سندیکاکانی کرێکاران و هەماهنگ بن. بە مەبەستی تۆماری زانیاری تەواو و شێوازی گرێبەست بە ئامانجی داکۆچی لە مافەکانیان. لە کاتی پێدانی مۆڵەتی کارکردنی جۆراوجۆر بە کۆمپانیاکان و گرێبەستی کار ئاگاداری سندیکای پیشە بکرێتە مەرج بە مەبەستی پابەندکردنی کرێکاران و خاوەنکار لە پێناو بەرژەوەندی گشتی. چاودێری وردی زیاتری خاوەنکار و کۆمپانیاکان بۆ دابینکردنی پێداویستی سەلامەتی بە پێی بەندەکانی 1970 و 1970 لە یاسای کاری هەفتاویەکی ساڵی 1970. چوارەم، چارەسەرکردنی کێشەی کرێکارانی گرێبەستی کاتی لە هەردوو کەرتی گشتی و تایبەت بە تایبەتی دەسەبەرکردنیان. پێنجەم، قەرەبووکردنەوەی کرێکارانی بیناسازی لەلایەن وەزارەتی کارەوە کە بەهۆی کەرەنتینەوە بێکار کراون. بەگەرخستنەوەی پارەی پاشەکەوتی کرێکاران لە پرۆژەی وەبەرهێنان و خزمەتگوزاری بۆ کرێکاران. حوتەم، حکوومەت قەرەبووی شۆفێرانی تەکسی و پاسەکانی ناوشار و دەرەوەی شار و بار هەڵگرەکان بکاتەوە کە بەهۆی پابەندبوونیان بە قەدەغی هاتوچۆوە ببەخشرێن لە ڕسوماتی ساڵانە و کارتی کارکردنیان. هەشتەم، پابەندکردنی خاوەنکار و پرۆژەکان باڵبژاردننی لیژنەی سندیکایی لە شوێنکارەکانیان بەپێی یاسای 52 لە ساڵی 1970 بۆ داکۆچیکردنی مەیدانی لە مافی کرێکاران لە ناوەندەکانی کار. نۆیەم، کارگەکان و خاوەن کۆمپانیاکان ڕێگر نەبن لە بەردەم سندیکاکان بە تایبەت بۆ دروستکردنی لیژنەی سندیکایی یان دیاریکردنی نوێنەرەکانیان لە کاتێکدا بەپێی یاسای ڕێخستنی سندیکایی ڕێکراوە. دەیەم، داواکارین لە حکوومەت بودجەیەکی تایبەت دابین بکە بۆ بیمەی بێکاری. ئێوەش هەر ساد و سەرکەوتو و سەرفراز بن.